لەم مەراسیمە پیرۆزەدا کە مەراسیمی ناساندنی کتێبی شەهید مامەد باجەلۆریە ئێمە ئەمڕۆ خۆشحاڵ دەبین کە کۆمەڵێک کەنج لە ڕێکخراوی زەبەری شەهیدان هەردەستن بە نووسینەوەی مێژووی یەکێک لە توێکۆشەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەبەری بابینان و پێم وایە نووسینەوەی مێژووی شەهیدەکانی یەکێتی و مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگی تایبەتی خۆی دەبێت بۆ دوا ڕۆژ بۆ ئەوەی ئەم مێژووە هەر بە زیندوی ببینێتەوە. براستیش سوپاسیا دکتۆر هاشم زێباریت کەین و پرۆلێ vê pertûkera bûy. Spasiya wan hevalandgehên kavêt beşdarî divê nivîsîna vê pertûkê da kirî. Rastî rêxirawa zevera şêdan ku dibî da salek hatî da mezrandin ev bîroke nebû. Çünkü pêştir Dr. Haşimî qesta mala me kirbû ev daxwaziyeş me kirbû ku dê pertûkê dirûstkeyn. Bes bû êkiş projeyên zevera şehîdan anheya Xwedê her malbatekê vê em dişên xizmeta wan keyn û dê pertûkekê biçîk ser jiyanama şoreşgerên şehîdên xwe çekin.